بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕێکارەکانی خۆپارێزی توورتر دەکاتەوە. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کۆبووە و کۆمەڵێک بڕیاری دەرکرد لەوانە زیادکردنی پشووی فەرمانگە حکومیەکان هەروە ڕاگررتنی خوێندن لە زانکۆ و پەیمانگە قوتابخانەکان تا دەی مانگی داهاتوو وەروە سنووردارکردنی داخستنی چێشتخانە و ڕێستۆرانتەکان بە شێوەیەکی سنووردار لە 9 شەو تاوەکو 6 بەیانی. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ڕێکارەکانی حکوومەتی هەرێم بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و چۆنێتی مامەڵەکردنی هاوڵاتیان لەگەڵ کۆرۆنا گۆڕاوەکە دەکەین. بەهۆی هەڵکشانی ئاماری توشبوانی کۆرۆنا حکوومەتی هەرێم ڕێکارەکانی خۆپارێزی تون دەکاتەوە. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەهۆی هەڵکشانی ژمارەی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا ڕۆژانی پێنجشەممە هاوشێوەی هەینی و شەممە لە دام و دەستگاکانی هەرێم بکرێتە پشوو. لە هەمان کاتیشدا ڕێکاری نوێی بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانی پێنجشەممە هەینی و شەممە ڕێگە نادرێت هاوڵاتیانی پارێزگاکانی دیکەی عێراق سەردانی هەرێم بکەن. سەبارەت بە دەوامی زانکۆ و پەیمانگاکان و قوتابخانەکان لیژنەی باڵای کۆرۆنا بڕیاریدا دەرگای ناوەندەکانی خوێندن لە دامەزراوە پەروەردەیەکانی سەر بە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا تاوەکو دەی نیساندا دەخرێن تەنها بۆ تاقیکردنەوەکان نەبێت. لە دوای کۆتایهێنان بە تاقیکردنەوەکانیش خوێندن دەکرێتە ئۆنلاین. هەروەها کافتریا و ڕێستۆرانتەکان و هۆڵەکانی وەرزش لە کاتژمێر 9 شەو تاوەکو 6 بەیانی دادەخرێن و هەموو کۆڕ و کۆبوونەوە و گردبوونەوە و بۆنەیەک و پرسەدانان قەدەغەیە. بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە کاتێکدا لە 24 کاتژمێری ڕابردوودا 860 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 7 حاڵەتی گیانەدەستدان بە ڤایرۆسەکە تۆمار کراوە. بە پێی دوایین ئامارەکانی وەزارەتی تەندروستی هەرێم ژمارەی حاڵەتەکانی توشبوون لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا تا ئێستا گەیشتووەتە 120,179 حاڵەت. لەو ژمارەیە 3660 کەس گیانیان لەدەستداوە و 19234 توشبووی ڤایرۆسەکەش دوای چارەسەری پزیشکی چاک بوونەتەوە. لە ئێستادا 8285 توشبوو لەژێر چارەسەری پزیشکیدان. بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری لێک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر عوسمان جەمال پسپۆڕی نەخۆشیە درمەکان لە ستۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە پرۆفیسۆر دکتۆر دەشتی بوستانی ئەندامی لیژنەی باڵای زانستی کۆرۆنا لە عێراق و هەرێممان کردو. سوپاسی ئامادەبوونیان دەکەین کاک دکتۆر عوسمان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت سەبارەت بە بڵێمە لەوێ سەر ڕێکارەکانی حکوومەتی هەرێم بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆرۆنا گۆڕاوەکە قسەی سەر بکەین چۆن مامەڵی لەگەڵا بکەین مەترسی هەیە؟ بەڵێ ڕاستەکەی سەرەتا زۆر سپاس بووم دەرفەتە ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا خۆی چی بووە و چۆن گۆڕا و چی لێ هات ئەمانە تەواوی پێشبینی کراوە من چەندین جار وتومە باسیشم کردووە کە ئەم ڤایرۆسە ئەگەری گۆڕانی زۆر زۆرە و ئیستش ئەگەری گۆڕانکاری تری هەیە و چەندین جار ئەگۆڕە چکەوەکو و کورتێکی مێژووی کە چەندین جار باسم کردووە لە 1930 کە ڤایرۆسکە دۆزراوەتەوە تقریباً 8 بۆ 9 گۆڕانکاری زۆر گەورە ڕوویداوە لە بازدان ڕوویداوە. بازدانی بچووکیش هەیە بۆیە گۆڕانکاری لەم جۆرە ڤایرۆسانە زۆر ئاساییە و خۆشبەختانە تاکو ئەم تر کەساتە کە ئیستا قسەی تیاکەین گۆڕانکاریەکان بەڕێوە مەترسی نییە، یعنی تا ئێستا ڤایرۆسێکی مەترسیدار نییە، کوشندەی بەقووەت نییە، بەس ئەگەرەکان ترسنەکان ئەوەی هەیە کە گۆڕانکاریەکان بەرەو ئاراستەیەکی تر بووە. باشە بەس ڕەنگە بڵێ خەڵک بڵێن ڤایرۆسە گۆڕاوەکە بڵێنەوەی کێستا دەڵێن کۆرۆنا بەریتانی کە لێرە تۆمار کراوە جیاوازێکی هەیە لەگەڵ کۆرۆنا کۆنەکە نیشانەکانی بێ مەترسیەکەی بێت بڵێ؟ وڵا کاک حەکیم ئەم ڤایرۆسەمە گۆڕاوە ناوەکەشی لێ تێگەچێ خۆی کۆرۆنای نوێ بوو اینجا ئێستا نایبنی کۆرۆنای نوێنوێکە یعنی ئەوە گۆڕەیە هەبێت ناوەکانیشی زوو بگۆڕی وەکو جیاوازی ڕاستەکەی خۆشبەختانە تا ئێستا جیاوازێکی ئەوتۆی نییە کە بڵین ئەمە ئێمە بترسین ئەمە زۆر مەترسیداترە کوشندەترە شترە ڕاستە
بە خێرایی بڵاو بێتەوە بە خێرایی بڵاو بووە یاین لە ماوەی 2 مانگە لە چینەوە گەشتە سلێمانی ئەویژەر خێرا بوو خۆیش خەخاو نەبوو بەڵام هەندێک توێژینەوە هەیە کە کراوە بەراوردی ئەکا لەم هەندێک کەیسە لەم وڵاتە سیرەکە ئەمەیان لە ماوەی 2 مانگیان بۆ نمونە 10,000 کەسی توش کرد جۆرە نوێکە بۆ نموناڵی لە ماوەی 2 مانگە چۆتە 100,000 کەس یعنی ژمارەکان زیاترە بەڕاستی بەراوردانە زانستی نی چکە بارودۆخی توێژینەوە لەوانەیە لە سلێمانی هەمان توێژینەوە بکەی ئەنجامەکان زۆری جیاواز بێت بۆیە بەبۆچوونی من کە سەیری گۆڕانکاریکی ئۆتۆینی هەمان ڕێکارەکانە هەمان چارەسەرە هەمان پێداویستیە کە مانێ کۆنتترۆلی ڤایرۆسە بکەین هەتا ئێستا بە شێوەی نەگۆڕاوە کە من بڵێم ئەمە زۆر زۆر لەمە ترسیداترە سوپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێز بچین لای دکتۆر دەشی کاکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزی شت دەمەوێت لەسەر جیاوازی بە حکومەوەی کە بەڕێزت ئەندامی لیژنەی باڵای زانستی کۆرۆنای لە عێراق وەرێم هیچ جیاوازیەکەیە دوای دێن سەر ڕێکارەکان بەسی جیاوازیەکە لەناو کۆرۆنا گۆڕاوەکە و بڵێن ئەوەی کۆنەکە لە ڕووی نیشانیەکانی لە ڕووی چارەسەر بەڵێ سوپاس بۆ ئەو دەرفەتە و سڵاوم هەیە بۆ میوانی بەڕێست و بۆ جەنابت و بۆ بینەرانی کەناڵی پەیام لە ڕاستیدا یعنی ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو تەحویرەی لێ ڕوودایان ئەو با بڵێن تەفرەیە لێ ڕوودایە تەفرەیەکی یعنی لە ئەوەکەیتی سپایکەکانتی کە یعنی با بڵێن لە دڕکەکان ئەگەر بڵێن ینی بە کوردی ئەو بەو دڕکانەوە دەچێت دەنووسێتەوە بە ڕسپتەرەکانی کۆهەندامی هەناسەی سەرەوە و خوارەوە ئەو گۆڕانکاری وای کردووە 150 هەتا 70 زووتر و تەشەنە بکا و زیاتر بڵاو ببتەوە بەڵام ڕێژەی مردنی کەمتر بووە ئەگەر ینی بەبییرتان دێ لە پارێکە مانجی سێ باسی 2 بۆ 3 مان دەکرد بە شێوەیەکی گشتی مردن ئێستا لە 102 کەمترە ینی ئەو جۆرە نوێیانە ڕێژەی مردنیان کەمترە بەڵام بە ینی پەلەتریان بە سەریعتر بڵاو دەبنەوە و هەمان ڕێکارەکانی خۆپاراستون ڕێکارەکانی چارەسەریان هەیە بەڵام ئەو ینی سولانە محەوەرە زیاتر بە هۆی مناڵ و گەنجەوە بڵاو دەبێتەوە لەوان ترسی نییە لەبەرەوەی یان عرازیان نابیان ینی بە خەفیفی توش دەبن بەڵام مەترسیمان لە کە دەینە ماڵەوە لە قوتابخانە لە خوێندگاکان تووشی باوک و دایک و باپیر و داپیریان دەکەن لەوانەیە بە تەمەنن و ئەگەر نەخۆشی درێژخایانیان هەبی لەوانەیە ڕێژەی مردن زیاتر بکە ینی لە 102 کەمتر لەوانەیە بکاتە 120 زیاتر لەوان باشە بەس کاکتۆرۆک و نیشانەکانی هەندێک لە پسپۆران ئەوەیەک لابۆتەوە کە دەڵێن یەکی لە نیشانە جیاوازەکانی ئەوەیە کە سەرەتا وەکو هەڵامەت ینی تەڕبوونی لوت و قوڕگەشەیەک دواتر دەگۆڕێ بۆ کۆکەیەکی وشک ئەم حاڵەتە پشتڕاست کراوەتەوە چۆن کەسێک بزانێت کە جیاوازی بکە لە نێوان هەڵامەت و کۆرۆنا گۆڕاوەکە بڵێن لە ڕاستیدا ناکرێ ینی بەخۆی هەروەکو نیشانەکانی هەڵامەتە نیشانەکانی هەڵامەتیش کۆکەیە لوت بژانە ینی لە دەستدانی بۆنکردن و لە دەستانی تانکردنە وەتایە و لەشدا هێزرانە و ئەگەر ڤایرۆسەکە چووە ڕێرەوەکانی هەناسەی خواری بوونە و سینگ و بۆ ناوسی پەلاکەکان دەبێتە هۆی تەنگەنەفەسی و سنگێشان و لەوانەیە ئەگەر ڕێژەی ئۆکسسیزیندا بەزێ لە نهات کەمتر پێویستی بە چارەسەر بە ئۆکسسیزین هەبێ و پاش هەوکردنی ڤایرۆسی سیپەلاکەکان هەوکردنی بەکتیری دەبی و لەوانەیە کۆئەندامەکانی تر وەکو دڵ هەروەکو بینیمانە هەندێک نەخۆش پاش ماوەیەک تووشی پەکەوتنی دڵ دەبی لەبەر یعنی توشبوونی ماسوولکەکانی دڵی هەندێک لەوانە ئیلتیهابی پەنکریاز دەکات کە لەوانەیە بێتە هۆی نەخۆشی شەکرە لە زۆری 2 ئەوەش لە سەتاچاری نەخۆشەکان تووشی دەبن هەندێکیان لەوانەیە تووشی گورچیلە بن و لەوانەیە بێتە هۆی پەکەوتنی گورچیلە هەندێک لە نەخۆشەکان تووشی جەڵتەی دەماغ دەبن و لەوانەیە ببێتە هۆی شەلل نسفی هەندێکیان تووشی جەڵتەی دڵ دەبن
و لەوانەیە ببێتەوەی یعنی مردن بەو هۆکارانە و بەو مزعافاتانەی ئەو نەخۆشیە ڤایرۆسیە. بەڵام زەحمەتە زیاد بکرێتەوە لەگەڵ ئینفلەوەنزای مەوسمی یان هەر ڤایرۆسێک کە ڕێڕەوی هەناسەی لود تو قورگ و ئەوانە دەگرێت. باشە دکتۆر وەکو بڵێ منداڵ کەوت دەمجارە تووشی منداڵیش دەبێت لەو ڕێگەیە بە خێرایی بڵاودێتەوە هیچ چ بە کۆرۆنا کۆنەکە چ بە گۆڕاوەکە هیچ حاڵەتی گیان لە دەستدانی منداڵان لە سەراسی گیانیش تۆمار کراوە؟ لە ڕاستیدا زۆر بەدەگمەنە یعنی هەیە مردن هەیە بەڵام زۆر بەدەگمەنە بۆ نمونە یعنی ئەگەر ڕێژەکان ئەوەی لە عێراق و لە جیهاندا هەیە ئەوەی عێراق بەبیرم دێ ینی چکە هەفتانە ینی مڕازایی ئەو ڕێژەی مردن دەکەین بۆ نمونە ئەوانەی تەمەنیان لە 50 بەرەوسەرەوەیە لەوانەیە 102 هەتا 5 بی بەڵام ئەوانەی تەمەنیان لە 10 ساڵ کەمترە لەوانەیە 0.1 یان 2 بی ینی لە 1000 کەس لەوانەیە 1 کەس بمرێ بەڵام لە گەورە لەوانەیە لە 100 کەس 2 کەس بمرێ بەڵام ئەوەی تەمەنی 89 ساڵ و نەخۆشی درێژی خایەنەیە لەوانەیە لە 100 کەس 20 کەس بمرێواتە 120 دەوێتە هۆی مردن. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر عوسمان گەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بڵێن تاکەم ڤایرۆسە دەمێنێتەوە بنەبڕ دەکرێت یاخود بەردەوام خۆی دەگۆڕێم ڤایرۆسە بڵێن بەڵێ ڕاستەکەی سەرەتای سادانی کۆرۆنا ئەو خاڵە چەندجار باس کردووە کەس چاوەڕی هەندێک خاڵ هەیە بەڕاستی کەس چاوەڕی نەکە بەداخەوە کە هەندێک پزیشکی بەڕێزە بیستم لەسەر ئاستی باڵاش لە وەزارەت ڕێکارەکان ینی بۆ لۆجیکە قساکە با ئێمە ڕێکارەکان جێبەجێکەین هەتاکو نەمانی ڤایرۆسەکە یعنی بەڕاستی ئەوە نازانینێکە لە زانستی ڤایرۆسات ئەم ڤایرۆسە لە 1930ەوە ناو مرۆڤایەتیە ئەژی ئێستا شێوەیەکی گۆڕاوی تازەی هەیە دەژی لەو کاتەوە لەناو مرۆڤایەتیایە و ئێستا بە شێوەیەک زیکتر گۆڕا و ئێستا هاتوۆتە بڵین جیهانە بە شێوازێکی تر بەردەوام هەرێمێنێ ئەبێ وەکو واقعێک چەند جاریش وتومان وەکو وەزارەتی تەندروستی وەکو ڕێکخراوە تەندروستەکانی جیهانی و لۆکاڵی لە لیستەکانی نەخۆشی ئەو نەخۆشی ئیزافەکرێ و نەخۆشیێکی نیشتەجێ پێڵەن نەخۆشتە نیشتەجەکان تازە نەخۆشی بمێنێتەوە دڵنیایی بمێنێتەوە لەبەرکە ڤایرۆسێکە وەکو بڵین تۆزێک فێڵزانە یعنی کە کۆمەڵێک ڕێکاری بۆ دروستەکەیت بەرنگاربوونەوەی بۆ ئەکەیت کۆنداین بەرگی بەز دەکەیتەوە ئەو بە شێوازێکی تر خۆیە گۆڕێ ئەم گۆڕانکاری نەوای لێکا کە بمێنێتەوە طبعاً ئەو هۆکاری نەخۆشیانە بڵین بەکتریا یان ڤایرۆس یان مشخۆر ئەوانەی کە توانای گۆڕانکاریان نییە بازدانیان نییە خۆیان بگۆڕن ئەوە لە ناوە چن بە ئاسانیان زۆر سنووردار ئەتوانن پەتا دروستکەن بەڵام من جۆرە ڤایرۆسانە بەڵکە گۆڕانکاری بەردەوامایە جۆری تازە دروستەکە بۆ نمونە گەر بینە سەرەتا لە 1930ەکە لە باڵندا بوو دوایی بوو بە کۆڕۆنای مانگا دوایی شێوازێکی تر گۆڕا بوو بە کۆڕۆنای پشیلە کۆڕۆنای سەگ کۆڕۆنای ئەسد دوایی بوو کۆڕۆنای مرۆڤ بوو سارس کۆڤید هینی کۆڕۆنای هشتر دواتر مرۆڤیش توش بوو ئەم گۆڕانکاری بەردەوامانە پێمان دەڵێت کە ئەم ڤایرۆسە تازە ناو ناچێ وەکو ئینفلەوەنزا چۆن ئینفلەوەنزاش ڤایرۆسێکی مۆسمیە ساڵانە من دوو جار بەڕێز جارێک ئەو سێ جار تووشە بێ بە هەمان شێوەش تازە ئەبێ ئێمە لەگەڵ واقعەکە خۆمان بگونجێنین کە شتێکە نەخۆشیەکە ناوی کۆڕۆنایە ئیتر ڕێژەی کوشندەکەی ئەو مەترسی کە من هەموو بەڕاستی سەر کۆڕۆنا و ئێستا ئێمە لەسەر خەتین بۆی کە بەڕاستی کۆنفرانسێک دروستکەین لەگەڵ بەڕێزان وەزارەتی تەندروستی وەزارەتی کشت و کاڵ کە ڕێگری بکەین لە هەندێک ڤاکسینی زیندوو کە هەمان جنسی کۆڕۆنایە کە ئەو تێکەڵبوونە دروست نەبیانی سیستمێکدا ڕێژین پێشبینی بکەین کە ئەم گۆڕانکاریە بۆ نمونە مەترسەکەی من لەوایە کە گۆڕانکاری بە ئاراستەی ترە بڕۆ تا ئێستا من بۆیە هەندێک ڕخنەشم لێ گیرێ بەڕاستیڵە تۆ کۆڕۆنا زۆر بە سادەیی باسەکەی فعلا بەم وەزعی ئیستەوە کۆڕۆناکە گۆڕانکارەکەی زۆر سادەی و جێمەترسی نییە بەڵام لە هەمان کاتیشە ئەوش دووبارەکەینەوە جێبەجێکردنی ڕێکارە تەندروستەکان پێویستە بۆ کۆنتڕۆلکردنی بۆ کەمبوونەوەی بڵاوبوونەوەی خێرا بەڵام لێرە ئەوەیە ئەبێ ئێمە بەڕاستی پێشبینی بکەین بەڕاستی یعنی مێشکی مرۆڤایەتی عەقڵی مرۆڤایەتی کاتی ئەوە هاتووە نەخۆشی پەتایی کە بڵاو بێتەوە ڕێگری ناکرێت یعنی مرۆڤایەتی پرسیارێک هەیە چۆن وەڵامی ئەیایەوە ئەگەر ئەوکو بەڕێز کاتدکتۆر باسی کرد ڕێژەی کوشندەی ئەم ڤایرۆسە ئیشتەش 100 لە بین 1.2 یاریەکە لەم جۆرە نوێکو بەڕێزی باسی کرد تۆزێک دابەزیوە ڕێژەی کوشندەکەی ڕێژەی مردنەکەی
باشە مرۆڤاتی چی وەڵامەیە گەر ئەم ڕێژەی کوشندەکەی با تەنها چل بووە یان 120 بووە کارەساتی گەورە دروستە بوو بۆیە بەڕاستی ئێمە پێشبینی بکەین متابعەیەکی ئەم ڤایرۆسە بکەین دەستگای توێژینەوەی زانستی بۆ دانرێ دیراسی ڤایرۆسەکە بکەین گۆڕانکاریەکانی بەرەوکوێ ئەچێ ئایا لە داهاتووە ئەکرێ ڕێژەی کوشندەکەی زیاد بکە بۆ ڕێژەی 110 150 و 120 وەکو هەندێک ڤایرۆس کە لە ئاژەڵە هەیە ئەمانە بەڕاستی کۆمەڵێشتن بە قەنەعەتی من لە داهاتووە ئەبێ دەستگاکان لەسەر ئەو لاینە ئیشکەین و پێشبینی بکەین بۆ کە پێش ئەوەی کە ڕووبات ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین ینی ئەوەی کە پێشترەکە پەیوەندی بە پلەی گەرمی و گەشەکردن و گەشە نەکردنی لە زستان و هاوین و ئەو کەم بێتەوە ڕاستەکەی ئەو لای من ئیسەر جێگومانە کە ئەم ڤایرۆسە خۆی فاتئینڤلۆپە لەو گروپانێک کە چوارچێوێکی چوری هەیە عادەتەن لە خۆی بە طبیعەتی خۆیان ئینفلەوەنزا و کۆڕۆنا ئەمان لە وەرزی سەرما بڵاو بێتەوە بەڵام بە قەنەعەتی من ئەم ڤایرۆسە گەشتمە ئەو بۆچوونەی کە ئەم ڤایرۆسە دەستکاری کراوە کە دەستکاری کراوە بە شێوەزێک کە توانای بەرەنگاربوونەوەی پلەی گەرمای بەرزیشی هەبێ بۆ ئەوەی کە لەو هەم بڵاو بۆتەوە چکە پێشتر ئێستاش لەسەر ماوەست سەرهەڵدانەکەی ساندێکیان دەڵێن تا ئێستا ژەرخەوی تەندروستی جیهانی و بزانام ئەمڕۆژ هەر شتێکی بڵاو کردبووە چەنەگەرێکی دانابوو لەوانە ئەگەری هەرە بەهێز دەڵێ لە شەمشەمە کوێرە گوازرا بێتەوە یاخود لە ئاژەڵی تر ڕاستەکەی یاخود بڵێن ئەگەری لاواز دەڵێت لە تاقیگەی بۆ نمونە ووهان لە چین لەوێ دەرچوو بێ لە دەرچووە قەنەعەتی من ئێستا ئەو ڤایرۆسە دەستکاری کراوە یعنی بەدەستکرد دەستکاری کراوە و بڵاوبوونەوەی و شەپۆلەکانیشی ڕێک و پێک نییە یعنی پەتا ڕێڕەوی ڕاستە خۆیان ڕێڕەوی ڕاستی پەتا کە بڵاو بێتەوە بە شێوەیەکی پیکە ئەگاتە پیک و دوایێتەوە خوارەوە بینیمە لە ئینفلەوەنزای بەراز گەشتە پیک دوای هاتە خوارەوە یعنی کێربێکی دروست کرد ئینفلەوەنزای باڵندە بە هەمان شێوە ئینفلەوەنزای وەرزی هەندی وڵات بە هەماشی بەس ئەم ڤایرۆسە یعنی لە هەندێک وەرزە لە هەندێک کاتە هەستەکەم ئەتر دەستێکی ئەنقەست هەبێ جیهانی بێ نازانم چی بێت دەستێکە کە ئەم ڤایرۆسە دروست کراوە و ئامانجێکی لە پشتەوەیە دەستکاری کراوە من پێشتر بۆچوونەکان هەموو ئەگەرەکان وەکو یەک وا بوو لای من کە ئەم ڤایرۆسە لە دەستی زانەکان دەرچووە ئیتر ئەمریکا بۆ سینی دروست کردووە سین بۆ ئەمریکای دروست کردووە شەڕێکی ئابووری لە پشتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەگەری بەهێز زیاتر ئەوەیە ئەم ڤایرۆسە دەستکاری کراوە ڤایرۆسێکی سروشتی نییە بتوانێت بەس ئێستا زۆری دروست بۆ دکتۆر خۆ جۆرە بەریتانیەکەی ڕەنگە زۆر بەشی لێ بێتەوە ئێستا بەرازیلەکە ئەفریقی ئەوان هەمووی دروست بووە بەڵێ ئەگەر چۆن ینی بڵێن دەستکاری کراوە ڤایرۆسەکە ئاخر ڤایرۆسەی خۆی کە تۆ دەستکاریەکەیت گۆڕانکاری بەسەرڕویات کە ئەیخیتە ژینگەوە تر لە ژینگا خۆی اینجا ئەوش ئیشی خۆیەکە ئەوش بە ئاراستەیەکی خۆیان دەستکا بە گۆڕانکاری سپاس دەکەم کاکتۆر دەشتی بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە ڕێکارەکان چی لە عێراق چی لە کوردستان بڵێن هەمان ڕێکارن ئەوەی کە ئێستا لە کوردستان ئەمڕۆ بۆ نمونە ژمارەی پشووی فەرمانگە حکومیەکان پێشەمەش و بڵێن هاتە سەر و خوێندن تا دەی مانگی داهات و ڕاگیراوە داخستنی چێشخانە و ڕێستۆرانت و بڵێن کافیەکان لە نوۆی شەو تاوکو شەشی بەیانی ئەوانە شەر لە جیاوازی هەیە لە ڕێکارەکان بۆ ڕووبەڕووبوونەوە لە عێراق و هەرێ لە ڕاستیدا پێشەوەی باسی ڕێکارەکان بکەین من لەگەڵ تیۆری موامەرە دانیم هەموو ساڵێک ڤایرۆسی ئینفلەوەنزای مەوسمی تەحوراتی بچوشی لێڕوودا 10 ساڵ جارێک تەحورێکی وەسەتی 100 ساڵ جارێک تەحورێکی زۆر گەورە ڕوودەدا لە ساڵی 20 سەدەی لە 1990 ئەوەی پەتای ئینفلەوەنزای ئیسپانی ڕوویدا 50 میلیۆن کەس مردن پێشەویش ڤایرۆسی تر هەبووە میکرۆبی تر هەبووە وەکو پەتای تاعون پەتای ئیبۆڵا هەیە ئەو ڤایرۆسانە خۆیان دەگۆڕن ڤایرۆسی RNA کە دەچێتە ناو خانەی مرۆڤ یعنی خانەکە بەکاردێنرێ بۆ دروستکردنی خۆی لەو ئەسنایەدا گۆڕانکاری ڕۆدا لەوانەیە هەندێک تەفرات ڕوودەدا ئەوە تەبیعەت لەگەڵ گۆڕانە بۆیە ڤایرۆسیش خۆی دەگۆڕێ ئەوە یەک بەنسبەت ئەو ئیزراعاتانەی کە کراوە لە ڕاستیدا یعنی پێویست بوو لەبەرەوەی ڕێژەی توشبوون لە هەرێمی کوردستان گەیشتە نزیکی 1000 کەس و ڕێژەی مردن لە چەند کەسێک گەیشتە 20 و ئەوانە زیاتر و لە عێراقیشدا هەمان شێوە یعنی ڕێژەی توشبوون دەبینین ڕۆژانە گەیشتە 5,000 و 6,000 و 7,000 کەس و مردنیش گەیشتە ژمارەیەکی ترسناک بۆیە ئەو ئیزراعاتانەی کە یعنی ئەوەی حەزری جوزئی یان
قەدەغەی هاتوچوو شەوان و مانجی ڕەمەزانیش لە پێشمانە لەوانەیە ئەو قەڵەباڵغەی لە شەوانی ڕەمەزان دەکرێت ئەوە زۆر مەترسناکە پێویستە کۆنتترۆل بکرێ بۆیە ئەو بڕیارانە بڕیاری حەکیمن و بەڕێی من نەک هەتا دەی نیسان پێویستە بۆ مانجی ڕەمەزانیش درێژەی پێ بدرێ بۆ ئەوەی یعنی موسیبەتێکی گەورە لەسەر ملەتەکەمان لابکەوێ و ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن نەگاتە ژمارەیەکی ترسناک کە نەتوانێت نەخۆشخانەکان پێڕابگەن و ئەزیزەی تەنەفوسی ئیستناعی لە چاودێری چری هەناسە پێڕابگەن بۆیە پێویستە ڕێکارەکان تون بکرێت و ئەگەر یعنی ژمارەکان زیاد بن پێویستە لەوەش تونتر بکرێت چونکە ئەگەر تەماشای ئەوروپا بکەین دەبینیت چەندجار یعنی منع تەجەولی کامل ڕوویدایە و یعنی پێویستە یعنی هەروەکو یعنی یەک لە سیاست مەدارەکانی ئەڵمانیای کۆن ناوی بسمار کە دەڵێ مرۆڤی ژیر پێویستە لە تەجروبەی خەڵک سوود وەرگێ و مرۆڤی گەمژە لە تەجروبەی خۆی وەردەگرێت ئەمە پێویست ناکە خۆمان تووشی موسیبەتێک بکەین و مردن و توشبوون زیادبی پێویستە تەماشای ئەوروپا بکەین کە چەندجار منع تەجەولیان کردیە چەندجار ئیزراعاتیان تون کردیە ئەمەش پێویستە بەو ڕێکارەدا بچین هەرچەندە زەحمەتە هەرچەندە یعنی زیانی دەرامەت و ژیانی خەڵکی هەیە بەڵام یعنی قازانجەکانی مردنی مرۆڤێک گرنگترە لە یعنی لە زۆر شت باشە بەس دکتۆر حکومەت خۆشی کەم تەرخەم نەبووە لە ڕێکارەکان دوایی دێن سەرەوەی کە بۆ هاوڵاتی متمانی نییە ینی یاخود ئێستا خەڵکێک کە بڵێر منیە و ینی کۆرۆنا ڕازنیوێنێ ئەوەش هەیە بەس سەبارەت بە حکومەت بۆ نمونەوەکو پێویست لە هاتنی پاپای ڤاتیکان لە بۆنەی نەورۆز لە بۆ فێستیڤاڵی عاشیرەت و هۆزەکان ئەمانە بوونەوە کاریەوەی کە ڕێژەکە بەرز بێتەوە چکۆ وەختێک هاتبوو بە زۆر کەم بووە ڕێژەی مردن بوو بە 1 و 2 ئەوانە بەس ئێستا خۆت دەزانێت ئەمڕۆ 7 کەس بووە دوێنێ 11 کەس بووە بەڕاستی یعنی کەس یعنی دەتوانم بڵێم یعنی کەس بە قسەی حکومت ناکە یعنی کە دەڵێن سونەکان زیارەتی شێخ عەبدولقادر گەیلانی نەکەن دەکەن کە دەڵێن شیعەکان زیارەتی ئیمام کازم نەکەن هەر دەکەن کە دەڵێن مەسیحیەکان قەڵەباڵغی دروست نەکەن کە پاپای ڤەتیکان دێتە عێراق هەر قەڵەباڵغی دەکەن کە دەڵێن کورد نەورۆزی نەکا هەر دەیکەن ئەگە حکومت ڕێگریش بکاتن بە ڕێ قاچاق دەیکەن بەڕاستی ینی ئەمە ملەتەکەمان پێویستە ینی ئەو شتانەی ڕوویدا ئەوە زەریبەیە ینی ئەمە کە دەیدەین زەریبەی نەورۆز توشبوونی زیاد و مردنی زیاد زەریبەی زیارەتی برایانی شیعالۆ مەرقەدەکانیان ئیمام کازم و لە کەربەلا و لە نەجەف یعنی توشبوونی زیاد ئەوەش یعنی هەر کەسێک هەڵەیەک بکاتن دەبی زەریبەی بدا لە توشبوون و لە مردن بەداخەوە حکومت ناتوانێت سەیتەرە بکە نە لێرە نە لە بەغدا باشە بەس کاکتۆر خەڵکی شەیەکە یعنی تا ئێساش دەڵێ ڤایرۆسەکە نییە و سیاسی و ئەوانە شەیە کەمتر خەمیش لە خەڵکێ لە خۆپارێزی بێگومان یعنی لە ڕاستیدا یعنی لە نزیکەی 130 میلیۆن کەس توش بوون لەوە زیاترچی نزیکەی 3 میلیۆن مردن لەوە زیاترچی یعنی هەتا باوەڕ بکەن خۆ یعنی قیامەت بقەومێ یعنی ئەوزە خەڵک باوەڕ دەکەن ڕاستیدا یعنی وەکو ئاربکو باسمان کرد پێویستە ئەمە سوود لە تەجروبەی وڵاتان وەرگرین ئەبینین ئەوڕۆ لە بریتانیا هیچ حالەتێکی مردن تۆمار نەکراوە لەبەرەوەی نیوەی خەڵک ڤاکسین کراوە ئەمە ئەگەر ڤاکسینەکە بکرێ هەتا نهایەتی ئەو ساڵە ئەمە لەوانەیە هەتا ڕێژەکی زۆر کۆنتترۆلی ئەو پەتایە بکرێ لە کوردستان و لە عێراق ئینشاءالله بەڵێ سوپاس دەکەم دۆتەگەرم بۆ لای بەڕێز دکتۆر عوسمان سەبارەت بە ڕێکارەکان بەڕێز شۆک و پسپۆرێکی نەخۆشە دەبیەکان ڕێکارەکان بە باش دەزانی ئەو ڕێکارانی کە تون کراونەتەوە یاخود کەم تەرخەمیش نییە لەلایەن خەڵکە بۆ خۆپارێزی وڵای ڕاستێکی تێبینێک مەبرسە قسەی بەڕێز کا دکتۆر کە ئەڵێ خەڵک بە قسەی حکومت ناکە خێر خەڵک بە قسەی حکومەتی چی بکە خۆ ئەو مەراسیمە حکومت خۆی ڕێکی خستە بوو مەراسیمی کۆکردنەوەی 15,000 کەس لە یاریگایەکە لە هەولێرە حکومت ڕێکی خست خۆ خەڵک ڕێکی نەخستە بوو مەراسیمی نەورۆز لە پارێزیەکانە مەراسیمێکی بۆ کرابەوە حکومت و پارێزیار ڕێکی خست و خۆ خەڵک نەچوو بۆ
کە خەڵک حکوومەتی هەرێم دەستگایەکی لۆکاڵی شتێک ڕێک بخا بە تاکید خەڵکیش جەماوەرێکی زۆر فراوان یعنی من لە شقامی ساڵەکە هەندێ ڕسم بینی کە خۆم نەچوون بۆ ئەوێ هەندی ڕسم بینی ینی شتێکت هەڵای ناکەوت عازەکە لە مامەیارە بەڕاستی بڕێ خراین دەستگای حکومی بەڕاستی بێ خست قەیناکە خۆگە حکومەتڕێکی نەخستایە بە خەڵک خۆی بچوایە لە شوێنی کەم لەوانێ بۆ شێوە عەدەدە زۆر تێکەڵبوونە ڕووی نایە ئەمە خاڵێکە بەڕاستی یعنی حکومەت خۆشی کەم تەرخەمە باشە حکومەت کە کەم تەرخەم نەبێ بۆچی لە کاتیدا بەزینە ئامارەکانی مردن و هینی تڕە کارەکان هەمووی بەرەڵاکە هیچ ناکە دوای تۆزێک ئامارەکان بەرز بێتەوە مردن زیاکە دوای خێراتون یکاتەوە ئەبێت تۆ پلانێکی استراتیژیت هەبێ پێشبینی بکەی و حسابی دوا ڕۆژیش بکەیت من هەر لە چاپێکەوتنی کتاب باسم کرد وتم ماوەیەکی تر وەزای تەندروستی تااقەتیە چیە ئەنە ئامار بڵاوکاتەوە نەمردن نە توش بوون هەروای هات یعنی ماوەی تااقەتی نەبوو هەر ئامارەکانش بڵاوکاتەوە کە ڕێکارەکان هەموو شل بووە بەڵام لە پڕێکە کە ئامار بەرز بێتەوە ئیتر یەکسە دەزەکا بە ڕێکار ئەمە نەخۆشیی پەتاییە لەوانێ بگۆڕێ بەرەو خراپتر من بۆیە ئێستاژەڵێم ئەم نەخۆشیە ترسناک نییە وەکو پەتازانی قساکەم چۆن ترسناکنیەوە بێسە بەپی ئەمە چەندروستی بۆ نمونە تا 120,000 کەس توش بووە 3660 کەس لە کوردستان مردون بە نەخۆشیەکە کاک حەکیمی من نەخۆشی ڤایرۆسیمان هەیە ڕێژەی توشبوونەکەی 100 یعنی بۆ نمونە سلێمانی 5 میلیۆن بێ 4 میلیۆنی تووشە بێ ڕێژەی کوشندەکەی 150 یعنی ئەگەر 5 میلیۆن بێ 2 میلیۆنی کوژێ ئەمانە نەخۆشی ڤایرۆسی ترس ناکەن مەترسیەکەی من ئەم نەخۆشیە گۆڕانکاریەکەی بەرەوکوێ ئەڕوا ئەوە ئەبێ مرۆڤایەتی سەخەری دیاسی ئەوەکەن ئایا ئەکرێت بۆ نمونە کۆڕۆناکمان هەیە لە مریشکە کە باڵندە تووشە بێ کوشندەیەکەی 190 یعنی لە شوێنێکە 10,000 مریشک هەبێ 9,000 ئەمرە یەکسەر هەمان گروپی کۆڕۆنای کۆڕۆنای مریشک ئەمە مەترسیدارە یعنی ئەمە کێشەیەکە کە ئەو کۆڕۆنایە لەگەڵ کۆڕۆنای مرۆڤ تێکەڵابوونێک دروست بێتە هۆی جۆرێکی تازە کە بێتە کارەساتێ بۆ جیهان بەڕاستی ئەوەیە ینی هەڵەکە لە هەردوو لە هەڵە هەیە بەس بۆ کوڕێک کارەکەتون شتێکی باش نییە بۆ نمونە ئەگەر داخستنی چێشتخانە و ڕێستۆرانت و کافترەکان سنووردارە بڵین پشووی ڕۆژانی بۆ نمونە فەرمانگە حکومیەکان کێشەکە داوامی خوێندن بۆ نمونە بەڕاستی من ئەوانە ئیستە پێم باش نییە ئیستە بکری ینی من سێرم لێ ینی قابلە تۆ ئەو ڤایرۆسە پێنجشەمە و جومعانی ئیجازە وەرەگەرێت تۆ پێنجشەمە و جومعە و شەمە دەوام نەبێ لە یەکشەمە و ئەنجا ڤایرۆسێکەوێتەوە بازار بەزەو کاتە بەرکەوتنەکە کەمتر نابێتەوە بەڵا قەنەعەتی من هیچ چینێک ناکات هیچ کەمکردنەوەی ناکات وەکو ئاستی تاک بەکاردانی ماسک و ئاستی ینی ڕێکارەکانی ئاستی تاک جێبەجێکردنی ئەوانە لەوانێت بێتە کاریگەریکی باشتر بۆ کەمکردنەوەی توش بوون بەڵام ئیستا ئەو ڕێکارە نابە بکرایە نابواە کاتێک بە تەواتی شر کرایەتەوە سنوور بکەیتەوە هەموو ڕۆژێ 50-60 پاسی هاوڵاتیانی گەشتیارانی عرب بێنە ناو هەرێم و تەوزیع بن لە بەسڕا و ئەمارەوە بۆ هەولێر و بۆ ئەحماوە بۆ خورماڵ و لێو بۆ هەولێر و فڕێک لیا بەسەر دهۆکە ئەنجا چێتەوە بۆ بەغا ئەمانە کە تۆ شرت کردەوە دوایی باڕستی کۆنتترۆل ناکرێتەوە چەندە تونیکەی چەندە سنوور دەخی تازە بڵاو بۆ یعنی تۆ ڤایرۆسی تازە تێنای ناو هەرێمەوە اینجا تۆ ئەمە زۆنێکی ینی هۆکاری لە ڕووی پەتازانیەوە سنوورێکی دیاریکرا و کە پەتاکێتە ناوە ئیتر تۆ تازە هەچەنە سنوور داخی ئەو پەتارە ناوە تر گەشاکە بڵاو بێتەوە یعنی تۆ ڤایرۆسەکە هێناوە ناو هەرێمەوە جۆرە تازەکەیشە لەوانەیە هەر ئێستا ئەگەر توێژینەوە بکری هەر ئێمە ناو هەرێمی کوردستان لە عێراقیشە لەوانەیە ئێمە جۆی تازەمان هەبێ ئێستا ئەگەر بدۆزین ئەگەر زانامان هەبوایە مەسەرەن سنتەی توێژینەوەی باشمان هەبوایە ئەگەری هەیە ئەمەش جۆری تازەمان هەیە نایبنی جۆری کۆڕۆنای سلێمانی بوون لە کۆڕۆنای بەغا توێژینەوە ناکرێ بەڕاستی لە ئێمە ئیش ناکرێ ئەوە کێشەکەیە کە تۆ ڕێکارەکان شل کردەوە لە پڕێکە دانیشی تونگەکەیتەوە هاوڵاتیانش لەوانەیە بتمانیان کەم بێت ئەیچارە سەر لای تۆ چیە مادەمەگەر لەگەڵ ئەم ڕێکارەتوندانە خۆ دەڵێ لەگەڵ دانیمەوە ئێستا لەم کاتا ینی ئەوە درەنگەکە ئەو ڕێکارەکە بەڵام هەر باش بەڵێ لەسەرتاوە تونتر ینی بە دیراسەکراوێکی بە شێوەیەکی دیراسەکراوی زانستی ڕێکارەکان بەردەوام بوونایە یعنی بەلایکەم و بەلایکەم و تۆ هیچ نەکردایە ئەو هاتۆ چۆی بەڕڵایی سنوورەکان نەکرایە ڕۆژانە 100 پاسی گەشتیاری لە بەغاوە بۆ هەولێر لە هەولێرەوە بۆ سلێمانی ئەم حرەکەی نەکرایە یعنی تۆ چکە بەترسی نەخۆشەکە هێشتا ماوە بە وەتەی وەزایی تەندروستی خۆی ڤایرۆسەکە ماوە ڕێژی توشبوون هەتۆمارەکرا هەرچەنە کەمیش بێ ڕۆژانە 50 20 30 و 40 ئەوانە ڕێژی مردن بۆ بە سفر بەڵام نەخۆشەکە هەرماوە و خۆشی ئەڵێ من پێشبینی شەپۆلی 34ەکەم ئێکە خۆ تۆش پێشبینیەکەی یعنی لە ڕووی زانستی و پەتازانیەوە هیچ منطق نییە تۆ لە پڕێکە ڕێکار ئەوە شلکێتەوە لە پڕێکە ئەوە تونیکەیتەوە بۆ شێواز
سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیا دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لە 4 هەتا 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین دەبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە میە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە. تەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر دەشتی سەبارەت بە ڕێکارەکانی حکوومەتی هەرێم بڵین پێدوای ڕێکارەکان لە داهاتوودا تونتریش بکرێنەوە ئەگەر وەکو ئەوەی کە کەرەنتینە یاخود قەدەغەی هاتوچۆی سنووردار بێ گشتی بێ ئەو ئەگەرێکی لاوازە یاخود ئەم ئەگەرش دەکرێت؟ ئەم ئەگەرە لە ڕاستیدا ئەگەرەکی زۆر بەقووەتە. ئەگەر ڕێژەی توشبوون بگاتە سەرەوەی 1000 کەس
و بەرامبەرەوەش یعنی ئەگەر 102 حساب بکەین یعنی مردن ڕۆژانە لە 20 کە زیاتر بی ئەوە یعنی زەنجێکی ترسناکە و خەتەرناکە و پێویستە یعنی حکوومەت یعنی ئیزراعاتی تند وەرگری بەرامبەر یعنی بۆ ئەوەی ڕاگرنی پەتایەکە لە ڕاستیدا یعنی قەدەغەی هاتوچۆ ڕۆژانی پێنجشەم و جومعە و شەموو ئەوەش قەرارێکی ڕاستە یعنی ئەوە معنایەوە نییە ڤایرۆسەکە پێنجشەم و جومعە و شەموو دەسوڕێتەوە ڕۆژەکانی تر ناسوورێتەوە ئەوە یعنی تێڕوانینێکی نازانیستنیانەیە ئەگەر ئەتوو قەڵەباڵغی لە دائیرەک بکەی هەفتەی 7 ڕۆژ لە 7 قات ڕێژەی توشبوون زیاد دەبی بەڵام ئەگەر ئەو قەڵەباڵغیە کردتە 4 ڕۆژ 3 ڕۆژ پشوددا کەواتە 140 ڕێژەی توشبوون کەم دەکەیەوە ئەوەش یعنی بەرامبەرەوەش ڕێژەی مردن کەم دەکەیەوە ئەوە خاڵێکی تریش بەنسبەت ڤایرۆسی باڵندە و ئاژەڵ و ڤایرۆسی مرۆڤ جیاوازی هەیە ڕاستە هەندێک ڤایرۆس تەتەور دەکات لە باڵندە و لە ئاژەڵەوە دێ بۆ مرۆڤ بەڵام یعنی ئەو ڕێژەی مردانەی ئەو کاک دکتۆر باسی دەکا لە باڵندە لەوانەیە ڕاست بیتن بەڵام لە مرۆڤدا ڕاست نییە ترسناکترین ڤایرۆس کە لە مێژووی مرۆڤایەتیدا ئیبۆڵایە کە ڕێژەی مردنی 110 یعنی هیچ ڤایرۆسێکیش نەگەیشتوتە 190 و 150 لە مرۆڤایەتی ئەوەی لە مێژووی پزیشکی کە ڕیکۆرد کراوە مەبەستم مێژووی پزیشکی مرۆڤ نەک ڤێتەرنەری ئەوە لەوانەیە لە ڤێتەرنەری لەم باڵندە و مریشک و ئاژەڵەوانە ئەو شتە ڕاستبی و گرنگترین خاڵ ئەوەیە کە خەڵک پابندبی بە ڤاکسینکردن چونکە ڤاکسینکردن تەنها ڕێگایەکە بۆ ئەوەی لە ماسک قورتاربین لە کەرەنتین قورتاربین لە مەنع تەزەور قورتاربین و بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆمە باشە بەس دکتۆر ئەگەر باشن ڤاکسین بێ کوا ڤاکسینەکە شێت چکە خۆت باش ڕاگاداری لە پشکی هەرێم بۆ ڕۆمنەی مەگەر 6 میلیۆن بین تا ئێستا 43 لەوەی بەریتانیەکە گەیشتووە لە بڵێنەوەی چینیەکە 5,000 بوو بەشی چی دەکا ئەگەر بە دووژەم ڕەنگە هەر بەشی 22 بڵێن 24,000 کەسێک ناکە ئەگەر دووجار بەکاری بێنن ئەمە لە ڕاستیدا ینی بە زانستیانە تەماشای مەوزوعەکە بکەین ئەو ڕێژەیە بۆ عێراق هاتووە 5,000ەکە سەتادەی ناردووە ینی 5,000ەکە 5,000 ناردووە 336,000 ڤاکسین هات ئەسترازینکا وەزبەی یەکەم 44,000 نەرکە دەکا 113 ئەو مانگەی داهاتوو لەوانەیە دیسان 9 ملیۆن ڤاکسین بێت لەوە لەوانەیە زیاتر لە ینی ئەو وەزبەیە هات زیاتر بێتن خلالی ئەو مانگە و مانجی داهاتوو 1,700,000 ئەگەر ڕێژەی 113 لۆ حسابکەی ژمارەی زۆر دەبی مانگانە عێراق 190 ملیۆن دۆلاری داوە بە ئیتفاقی کۆڤاکس و 16 ملیۆن ڤاکسینی بۆ دێ کە بەشی 8 ملیۆن کەس دەکا لەو 8 ملیۆن کەسش 120 دانیشتوانی کوردستان 2 ملیۆن و 200,000 کەس ڤاکسین دەکرێن ئەوانش کادیری پزیشکی تەمەندارەکان و نەخۆشی درێژخایەن و هەروەها هێزی ئاسایش و پێشمەرگە و زێرەڤانیە و هەر کەسەکیش دەیەوێ ڤاکسینی لێبدان بەڵا خۆی ناونیوز کاتن و سڕی دێ کەواتە ینی ڤاکسینەکە دێ بەڵام ینی نەسووسی حکوومەتی هەرێمە نەسووسی حکوومەتی بەغدایە لە شەریکاتەکان لەلایەن وڵاتانی دەوڵەمەندەوە ئینتاز دەکەن هەتا وڵاتی خۆیان وەکو مەسەلەی کوردی هەتا ماڵ هەبی مزگەب بەتاڵە یەکەم جار وڵاتی خۆیان تەواو دەکەن تا ئێستا زیاتر لە 500 ملیۆن کەس ڤاکسین کراوە ئەوانش دانیشتوانی وڵاتە دەوڵەمەندەکانن کە خۆیان ڤاکسین بەرهەمدێنن بەڵام لە ناو پاش مەزەندە دەکرێت کە ڕێژەیەکی باشتر بێتن و خەڵکەکەش زۆربیان ڤاکسین دەکرێن باشە بەس وەکو حکوومەت هەرێم هیچ ڕێگرێکەیە کە خۆی بیکرێت چکە من بڵێن بابەتی پسپۆرێکم خوێندەوە کە دەڵێ ڤاکسینی ئەسترازێنیکا دەتوان 1 ملیۆن ژەم بکری بە 4 ملیۆن دۆلار حکوومەت هیچ ڕێگرێکەیە کە خۆی بکرێ جگە لەو بەشش کە لە عێراق بۆی دێت
لە ڕاستیدا مفاوەزات کراوە و لەگەڵ کۆمپانیای سانۆفارم لایەن حکوومەتی هەرێمەوە و لەگەڵ شەریکەی ئەسترازینیکا و لەگەڵ شەریکەی فایزەر و گەیشتینە تەفاهمێکی باشیش لەگەڵیان بەڵام هێشتا یعنی ڕێکارە کۆتاییەکان و کاتی تەسلیمکردن و ینی پارە تەحویلکردن و ئەوانە نەکراوە بەڵام ینی ئەوە هەر لە ڕێگادایە ینی حکوومەتی هەرێم پلانی هەیە بێزگە لە وسەتابیستەی دانیشتوانی کە ینی با بڵێن 1,200,000 کەسە 2,400,000 ڤاکسین لەوانەیە لە بەغداوە دێ ئەوەندەش بکرێتن لە شەریکاتەکانی کە ئاماژەم پێکرد بۆ ئەوەی زیاتر لە 150 دانیشتوانی هەرێم هەتا کۆتایی ساڵ ڤاکسین بکرێن و ئەگەر ئەو پلانە گەیشتە جێ لەگەڵ ڕێژەی توشبوان دەگەینە ینی خاڵێکی گرنگ کە پێی دەڵێن مەناعی قەتیع هەموو خەڵکەکە مەناعی دەبی یان 160-70 خەڵک مەناعی دەبی ئەو وەختی سەر دەکەوین بەسەر ئەو پەتایە ئینشاءڵڵا. باشە ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارم دێت و دواتش دەکرێم وڵات بەس وەکو ڤاکسینەکە خۆت بەکار تێناوە هیچ مەترسیەکی نیە خودت کاریگەریەکەی دوورمەودەیە تا بتوانرێ بەرگری گشتی پەیدا ببێ؟ من وەکو ینی ئەندامی لیژنەی زانستی هەشتی ئازار لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی کاکتۆر سامان بەرزنجی و بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری نەخۆشخانەکان وەرهەر وەکو دەستپێش خەریەک بۆ تەشجیعکردنی کاربەندانی تەندروستی خۆمان ڤاکسین کرد لە هەشتی ئازار و دوێنێ لە 29 ئازار جورعەی دووەممان وەرگرت لە ڤاکسینە سینیەکە و ینی پزیشکەکان بەردەوامن ئەوە چەند ڕۆژێکە ڤاکسینی ئەسترازینیکا هاتووە پزیشکان و کاربەندانی تەندروستی و ڕێژەیەکیش لە هێزی ئاسایش و زێرەڤانی ئەوانش بۆیان تەرخان کراوە ئەوانش ڤاکسین دەکرێن و ئەوەی لینکێکی ئینتەرنێت دانراوە هەر کەسێک ئەتوانی خۆی ناونووس بکاتن و بە پێی بکەتە دروستیەکەی نزیک ماڵی خۆی ینی تەلەفۆنی بۆ دەکرێت یان مەسیجی بۆ دەسێت دەڵێن فیلان ڕۆژ فیلان سەعات وەرە هەتا ڤاکسین بکرێ و ئەو ڤاکسینەی ئەسترازینیکا و سینیەکە لە بینی پلەی 2 هەتا 7 دەرەجە لە سەرلازەی ئەتیادی دەتوانرێ هەڵبگیرێ بەڵام ڤاکسینی فایزەر ئەگەر هات هەندێک ڕێکاری تونتری دەوێت ناقص 7 ئەویش ئامادەکاریەکان کراوە و سەرلازەکان کراوە لە کاریگەریەکەی بەردەوام دەبێت فیدرالیەوە و ناردراوە و دانراوە لە هەولێر لە 3 شوێن و لە سلەیمانی لە 3 شوێن یەکەچیان نەخۆشخانەی ڕزگاریە لە هەولێر و لە دۆک لە 2 شوێن بۆ لقاحی فایزەر ئامادەکاری کراوە. بەڵێ بە کورتی کاریگەریەکەی چەند مانگە خۆشم کە ڤاکسینەکەم لێدا هیچ ئەوەی خەفیفە بوو یعنی تایەکی خەفیف ئێشانێکی خەفیف و فەحسم کرد بینیم کە مەناعەم بەرز بووە. بەڵێ و کاریگەریەکەی تا چەند بەردەوام دەبێت توانین تووشی کۆرۆنا نەبیەوە بە کورتی بێ سپاس دەکەم. لە ڕاستیدا ئەو ڤاکسینە لەوانەیە 6 مانگە تا ساڵێک حمایەت بکات لە توشبوون بە ئەوە و ئێستاش لە جیهاندا باسی جورعەی سێم دەکرێت پاش ساڵێک کەواتە ینی لەوانەیە ئەگەر خەڵک ڤاکسینی لێدا لەوانەیە ساڵێ جارێکیش پێویستی بە بوستەر دۆز ینی ژەمی بە قووەتکردن بێ بۆ ئەوەی بتوانێت زارێکی تر توش نەبێ ئینشاءڵڵا. سوپاس دەکەم کاک دکتۆر کاتمان زۆر کەمەوە ئەگەر چەند پرسیارێکتر بە کورتی سەبارەت بە بەرگری گشتی بەرگری گشتی دروست دەوێت بۆ ئەوە چونکە ئێستا بڵاوین لە کوردستانە 121,000 توش بووە گەر ژمارەی دانیشتوان 6 میلیۆن بێ دەکاتە لە 102 خەڵک توش بووە. بەرگری گشتی دروست دەوێت بەرگری گشتی بۆ ئەو جۆرە ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە لە شەپۆلی یەکەمە لەوانەیە بەرگری دروست بێ بەڵام من گەشتبین نیم کە بەرگری قەتیع و کاتۆ باسێک بەرگری قەتیع دروست بێ دوای بەکارهێنانی ڤاکسین ئەم ڤایرۆسە خۆی ئەگۆڕێت. ئیستەش ئەسترازەنیکا هەموو کارەکانی ڤاکسین وەڵامێکی سەریح نایانەوە بڵێن کۆنکریتی بڵێن 100% ئەم ڤاکسینە بۆ جۆرە گۆڕاوەکانی تازەکەش بەرگری ئەیات ئەمە خاڵێکی تر خۆی ئەم بەگوێری راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ ئەم جۆرە تازەیە بەحساب لە تەمەنی گەنجەکان و مناڵە تووشە بێ خۆی ڤاکسینی ئەسترازەنیکا هەر WHO خۆی ئەڵێ باشتر وایە بۆ ریکۆمەندیشنێک ئەڵێ با لە 18 ساڵ بەروخوار بەکار نهێندێ هەر خۆی واڵێ یعنی بەڕاستی کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک شت هەیە لەسەر ڤاکسینەکە من ئەوە حەز ناکەم ئەوە گەشت بین بڵێن ڤاکسینم کرد و تەواو سەرەکەوین سەرکەوتنیە بەسەر ڤایرۆسی کۆرۆنا
ئەم ڤاکسینە بە قەنەعەتی من زۆر گەشتبین نیم پێی بۆچی شتێک ڕوویداوە ئێستا تا ئێستا کاریگەری نێبووە ئێستا بۆ مەسەلە کاریگەری لە وڵاتان بەکاراتوە کەمی نەکردوتەوە زانانی چ ئەم ڤایرۆسە لە گۆڕانکاریایە یعنی ئەوە کە ڤاکسینەکەی دروست کردو با وەڵامی کۆنکرێتین باتێ بڵێ ئەم ڤایرۆسە بۆ هەموو جۆرەکانی کۆڕۆنا کە تا ئێستا دروست بوون بەرگری ئايات بە ئەو وەڵامە باتەوە بە گەرنتی نایەت چکەم ڤایرۆسە گۆڕاوە کاتورە خۆی ئەڵێ لە سپاکی پرۆتینەکانە گۆڕانکاری ڕوئایات باشە لەم جۆرە بۆیە سەرتاش من باسم کرد هەر لەم کەناڵی بەڕێستانەوە بوو وتم ئەگەر ڤاکسینێک دروست بوو لە وڵاتێک ئەگەری هەیە بۆ تەنها یەک مۆسم ئەبێ ئەبدەیتیکەیت خێرە بۆیە ڕکۆمەندێشنی شماوتم باشتر وایە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم هەوڵ با کاگەیەکی ڤاکسینی خۆی هەبێ لەو ڤایرۆسی خۆمان هەتاکو دەرەخلای تەندروستی جیهانی خاڵێکی تایە بۆ ڤاکسین ئەڵێ با هەر وڵاتێک دیراسی ئیپیدمیۆلۆجیکەل ستێتەسی خۆی بکە دیراسی پەتازانی و بەئی خۆی بکە بۆی کە بزانێ چ ڤاکسینە گونجاو بوو ئەو یعنی دیراساتی ڤایرۆساتی خۆی بکە ئەو جۆرەی کە لای ئەو بڵاو بۆتەوە لەگەڵ چ جۆرە ڤاکسینێک نزیکە با بچی ئەو ڤاکسینە بکە ئەنی ئەمە نییە من دانیشم ئەسترازینیکا ڤاکسینێکی دروست کرد بێنە بیکڕە و بیکە لە سین ڤاکسینێکی دروست کرد بیکڕە و تەوزیعیکە بەو شێوازە نییە بەڕاستی مە شێوازی زانستی نییە ئەبێت تۆ بزانیت ئەمە خۆ ڤاکسینی بڵێن بەکتریاکی فکس نییە سابت بێ نەگۆڕ بێ کە ڤاکسینەکەم بەکارهێنا تەواو سەرنجێت ڤایرۆس هەیە سابتە ڤایرۆسی پۆکس بڵین ئاوڵە ئەمانە سابت دەکە بەکارهێنا لە هەج وڵاتێکا بێت تەواو بەرگەیەکی باش تێ 100% کۆنتترۆل دەکە بەس ئەم ڤایرۆسە لە گۆڕانکاری بەردەوامایە باش ئەی چارەسەرکە چی هەر بەستنی ماسکەکە و خۆپارێزیە تەنهاکردنەوەی ڕێکارەکان تەندروستەکان لەسەر ئاستی تاک و ئاستی کۆمەڵ باش بەهێزکردنی ئاستی بەگری خۆت ئاستی بەگری زۆر گرنگە مەناعەت بەرزکەیتەوە دژی ڤایرۆسەکە بەچی کۆمەڵی خاڵ ئەو چەندینە باسمان کردو خۆراکی باش ڤیتامین مەناعە ڤیتامین سی کۆمەڵێک ئەو خاڵەنەک هەموو خاڵەکان کە خۆت لەگەڵ تونکردنەوەی ڕێکارەکاندای ڕێکەرەنگە دکتۆریتی ئەگەر هەبێگەر بەرزبوونەوە بێ قەدەغی هاتوچۆی سنووردار بێ کەرنتینی سنووردار بێ چاری ڕاستەکەی وەکو کاتۆر باستی ڕاست دەکا کە تۆ هەر مردن بەرز بۆ ئەمانە بەرز بۆ بە پەتازانیوە ئەبێ قەدەغی یعنی کەمکردنەوەی کۆنتاک بکەیت لە بینی توشبوو لە بینی مرۆڤی ساغا دوورکەوتنەوە و قەدەغی هاتوچۆ تەنها ڕێکار ینی چاری تر نییە بەڵام بۆ شێوازە من لەگەڵ یان نیم کاتێک بەڕڵایکەی کاتێک لە پڕ بگریتەوە بۆ شێوازە بەس وەکو متمانی خەڵک بۆچی خەڵک متمانەی نییە دەڵێت بۆن حکومەت دەڵێن لە بەرموچەیەتی سیاسی بۆ خەڵک متمانی ڕەنگە کە سوکاریشی مرد بێ بەڵام تا ئێستا بڵێ مەترسیەکە وانیە و بە دڵنیاییەوە حکومەت یاریێم ئەم پرسی تێکەڵ هەندێک مەسائلی سیاسی و ئابووری کراوە چکار هەندێک جار کە ڤایرۆسەکە هەر لە ناو خۆشمانە داتاکان زۆر کەم بوو ڕێکار تون دەکرایەوە داتاکان کەم بوون یعنی بەرەو کەمبوونە چوو ڕێکار لە پڕێکات تون نەکرایەوە هەندێک جار زۆر بەرز بوو ڕێکارەکە چ لەکرایە ینی شتێکی ناتەندروستە بەڕاستی ڕێکارەکان منەظەم نییە مەدروست و استراتیژ نییە بەڵێ کاک دکتۆر دەشتی دو پرسیارشم بۆ بەڕێزت سەبارەت بە سزادان پێ دوایە دەبێ هەڵمەتی هۆشیاری بکرێ سزا بدرێت لەسەر نەبەستنی ماسک بە کورتی بێ ئەگەر لە خولەکێک سوپاس دەکەم لە ڕاستی دەیانی دەمەوێت یەک دوو خاڵ بچووکەگە دقەیەک مەزالە بدەیت بەنسبەت ڤاکسینی ئینفلۆنزا 150 فعالە ئەو ڤاکسینی ئەسترازینکا 174 فایزەر لقاحەکە فعالە بە ڕێژەی 194 سپۆتنیک 193 یعنی کەواتە دوایە ئەمە دنیا وەکو گوندێکی گچکەوەیە بە تیارە هەڵدەسی لە سین لە ئەمریکادا دەبەزی ئەوە معنای وەنیە ڤایرۆسەکان فەرقیە ڤایرۆسی ئینفلەوەنزای لە جنوب ئەفریقیا عەزل دەکرێت ساڵانە لە زستانی وێندەرێک کە هاوینی مەیە بۆ ساڵێکی تر لە ئەوروپا و لە بەشی سەرەوەی گۆی زەمین بەکاردێنێت بەنسبەت تەمەنی ڤاکسین بەخۆی بەحسەکان کراوە لەسەر متەتەوعینی سەرەوەی 18 ساڵ و هەتا 6 ساڵ بۆیە دەڵێن باشترین تەمەن بۆ فعالیەتی ئەو ڤایرۆسەی ئەو تەمەنەیە بۆیە نەسیحەت ناکە شەریکەتکە بەڵام دەتوانێت گەنجیش لە خۆیدا بەنسبەت وەڵامی کۆنکریتی کاک دکتۆر وەڵامی کۆنکریتی نییە لە زانست هەموو شتێک گۆڕاوە ڤایرۆس دەگۆڕێ مرۆڤ ئەوەی دەگۆڕێ بەنسبەت لەبەرکردنی ماسک پێویستە تەوعیە بکرێت بەس ئەمە ئەوە ساڵێک و نیوە تەوعیە خەڵک دەکەین بەڕاستی خەڵکەکە پابەند نییە فشە بە هەموو شتێک دەکا و بۆیە یعنی ئاخر دەوا ئەلکەی وەچی عەرەب گۆتەنی تەنها چارەیەک یعنی داخکردنە ئەویش بە غەرامەکردنی خەڵکی هەر ئەوەش دەکرێتن یعنی بۆ منعکردن ئەدی چ بکرێ ینی خۆ خەڵک سزن ناکرێ غەرامە دەکرێت هەتا زارێکی دی ماسک لەبەر بکە سوپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی ئیدارەی حکومەت هەرێم وەکو پێویست بووە لە ڤایرۆس ڕاستەکی لە سەرەتاوە باشوو
بەس دواتر ئیتر مەسائلی سیاسی تێکوت مەسائلی ئابووری تێکوت ئیتر وەزەکە دەست دەچوو. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان جەمال پسپۆڕی نەخۆشە دیرمەکانە و دکتۆر دەشتی بوستانی ئەندامی لیژنەی باڵای زانستی کۆرۆنا لە عێراق وەرین سپاسان دەکەین. سپاس بۆ بیرانەی بەڕێز، سپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.